دیارە ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی ئەو لیژنەیەمان هەبوو لیژنەی بەدواداچوون بۆ دۆسەی نەجیب ئیبراهیم کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوێک لە شێوەکان کۆچی دوایی کردووە. ئێمە دیارە ئەمڕۆ کە کۆبوونەوەمان کردو بۆ تاوتوێکردنی ئەو کارانی کە کردومانە و ئەسڵی بەدواداچوونەکانمان لە پەرلەمانی کوردستان وەکو لیژنەی بەدواداچوون. دیارە ئێمە هیچ ڕاگەاندراوێکی فەرمیمان بڵاو نەکردوێتەوە و تەنانەت ئەوە نەبێ ئێمە گوتمانە هەفتەی ئایندا ئێمە کۆ دەبین ئەوانێ و ڕەشنووسی کۆی کاروباری لیژنەکەی خۆمان ئامادە دەکەین و ئەو کاتە ئێمە بەرزی دەکەینەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەڵێن ئەوەی ئێمە کردومانە بەدواداچوونەکانی ئێمە ئەم خۆناغانەی بڕیوە و ئەم شانەمان کردووە و هەروەها ئێمە چاودێریش دەبین بۆ بەدواداچوون تا کۆتایی دۆسەی لێکۆڵینەوەی نەجیب ئیبراهیم کە ئەمە دیارە بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین ینی شارە دۆ بدەین بڵین ئەمە چێ ئەمەی کردووە چێ ئەوەی نەکردو یا چۆن کراوە خۆیەتی خۆینە ئەمە ئیشی دادوەری لێکۆڵینەوەیە و ئیشی هەردوو کاری سلێمانی و هەولێرە ئەمان دەتوانن بڕیان لەسەر ئەوە بدەن. بەڵام ئەوەی ئەمڕۆ ئێمە تەنانەت کە کۆبوونەوەمان بووە فقط کارەتمان بەوە داوە تومە بەڵێ ئێمە کۆبوونەوەی لیژنە کۆبوونەوەی ئەنجام داوە بۆ خەڵسانگاندنی کارەکانی بەدواداچوون. هیچ شتێکی تر نەبووە ئەوەی کە بڵاو بۆتەوە ئیمزای ئێمە لەسەر نییە خۆی هەر شتێکە لیژنە بڵاوی کاتەوە ئیمزای کۆی ئەو کەسانەی کەوا ئیمزای دەکەن ئەبێت لەسەر نووسراوەکە بێت لەبەرەوە ئەمان نووسراوە هیچ ئیمزایەکی ئێمە لەسەرەوە نییە و هیچ ڕزامەندی شێمەشی لەسەر نییە لەبەر ئەوە ئێمە ئاگامان لێ نییە. ئێمە ینی ناتوانین و مافی ئەوەمان نیە هیچ شتێک ئێمە لە ئێستادا ینی هیچ شتێک ساخکەینەوانێ بڵین ئەمە پێچەوانەی ئەوە پێچەوانەی ئەوە نییەوانە لەبەر ئەوە ئەمەی کە بڵاو کراوەتەوە بە بۆچوونی من ئەمە دیارەگەر چەند برادێک یا برادێک دوان ئەمەیان بڵاو کردێتەوەوانێ ئەوە ڕای خۆیان